You're getting to be a big boy. I'm just a kid who's 4. Each day I grow some more. I like exploring. I'm Caillou. So many things to do. Each day is something new. I'll share them with you. I'm Caillou. My world is turning, changing each day. With mommy and daddy, I'm finding my way. Growing up is not so tough, except when I've had enough. There's lots of fun stuff. I'm Caillou. Caillou, Caillou, I'm Caillou. That's me. جلوبەرگی نوێ سیرکە دایکە شیرەکەم تێک ئەیەم. باشە خواحافیز دایە گەورە و بابە گەورە بوون بڵێن چی ئەم شەوەتین بۆ ئاهەنگی ساڵیادەکەیان ئاهەنگ؟ هێ کێک و دیاری با ئێستا بڕێن باوکە با ئێستا بڕێن. پەلەمەکە هەموو ڕۆژەکەمان لە بەردەسایە جگە لەوەش خۆ تۆ هێشتا خۆ نەگۆڕیوە. دایکە یارمەتی مەیە خۆم بگۆڕم؟ وابزام ئەو نەگەورە بووی بتوانی ئەمڕۆ خۆت بگۆڕی. بەڕاست؟ ئاسانە جلی ژێرەوە گۆرەوی کراسێک پانتۆ لەگەڵ بژێرە و تۆڵ. کایۆ بڕیاریە کراسی مەیمونەکەی لەبەر بکات بەڵام حەزی لەو کراسە سوورەش بوو کە دایە گەورە بۆی هێنابوو. کایۆ ئەوەنە بە هەڵبژارنی جلە پەسەندەکانی و سەرقاڵ بوو بیری لای خۆگۆڕی نەمابوو. ئێمە خەریکە ئامادابین چینە دەرەوە یاری بکەین. منیش ئامادە بم باوکە. باوکە بەتاقەت دنیام جرانم لەبەر کردووە ئەسیرم کە. دڵنیام کە وایە با سەیری بکەین یاک دوو کراس زۆر باشە بەڵام ئەگەر بە شۆرتەوە بێ لە دەرەوە یاری بکەی سەرماتە بێ وانە ڕەنگە من هەڵە بم بۆچی نەچینە دەرەوە بزانین. آخر گەرمە. باوکە ئەتوانم شتێکی تر لەبەر بکەم؟ بە دڵنیاییەوە ئەوە لێرە چی ڕوویاوە گەردەلوول بووە؟ لەکوێ؟ بۆچی پانتۆڵێکی درێژەڵ نابژێری لەگەڵ فانیلەیەکە باشە ها دڵنیام ئەوانە تۆزە گەرمترە بن. زۆر باشە. خەریکی چی کایۆ؟ لەکوێ کایۆ؟ ئەوەتم. زۆر باشە بەڵام وان بزانم پانتۆڵەکە و پشتەوە پشت لە پێکردووە. ئەوە حەزم لێتی. باشە دەی ئێستا بەهانەی لەم جرانە کۆ بکەینەوە. دواتر ئەو ئێوارەیە کاتی ئەو بوو کایۆ جلی جوانتر لەبەر بکات. بۆ ئەمە لەبەرناکی ئەمە زۆر جوانە کایۆ. کایۆ گوێ لە پێشنیارەکانی دایکی گرت بەڵام ئەویست خۆی بگۆڕێت. نەخێر ئەمە لەبەر بکەم. باشە؟ جوانی کایۆ زۆر جوانیت 22مانە خۆ بە تاقی تەنیا خۆ گۆڕیوە وایە؟ کایۆ تێبینی کرد بابە و بابە گەورە بەقاتۆ زۆر جوانن. لە ناکاو دوو دڵ بوو لەو جلانەی کە کردەبوو نیەبەری خۆی. باوکە ئەتوانم دیسان خۆم بگۆڕمەوە؟ بە دڵنیاییەوە خۆشترین شتی گەورە بوونەوەیە کە خۆ بگۆڕی. بابە گەورە ئەتوانین بۆی باخەکەی منیش چاک بکەین؟ باوکم باوکم فێرم ئەکات چۆن یەکتنیا ئیشی باش بکەم. حەزمان لە خلیسکێنەیە هەرچەنە لە سەرەتا ئەوە ئاسان نییە. واو هەندێک جار بابە شتی گەمە ناکە. بەڵام هەمیشە ئازانێت چۆن ئاگای لێمان بێت کە گەورە بووم حەز ئەکەم ڕێک وەکو باوکم لێ بێت. ئەو شوێنەی لێ ئەژیم. سیرکە باوکە ئەوە خێزانەکەمانە. واو یارمەتی دێم. ئەتوانم شۆفێرێ بەکاربێنم تۆ حەز لێیەتی؟ بەڵێ.
زۆر باشە کاک شۆفێر، ڕێگەکە بەرەو گوڵەکان دیاری بکە بۆ ئەوەی بتوانم ئەم خۆڵە ڕۆ بکەم. ئەوەیە لێرەوە. وریابە ئیستۆپیتیان نییە. جوانی کایۆ وەرە ئەمەوێ ئەمە پیشان بەم باوکە ئەتوانم من بڕۆم؟ بەدڵنیاییەوە توانی. ئەم نامەیە بۆ تۆیە لەویان نووسراوە کایۆ هەڵەیەک لە ناونیشانەکەی هەبوو نووسراوی خانووی ژمارە 15 شەقامی سنەوبەر ئەوە ژمارەی منە ئەمە ژمارەی ماڵی ئێوەیە. کایۆ ئەیزانی ماڵی ئەوانی ژمارەی هەیە بەڵام بیری نەما بوو ژمارەکە چەنە. بابتی سێریکەین. یەک و حەوت واتە حەڤە. سیرکە نامەیەکم پێ. واو نێراوە بۆ خانووی ژمارە 15 شەقامی سنۆبەر. ئەوە ناونیشانی منە 15 وەکو خەوایە من کردومە بۆ ئەوەی نەچێ بۆ ئەوە کردومە من. ئافرین سارە. کایو ئەزانی ناونیشانەکەی ئەمە چییە؟ نەخێر. حەڤەی شەقامی سنەوبەر. هی ئەڵێ چی بیکەین بە هۆنراوە؟ جەلی حەڤە من باشم لەسەر شەقامی سنەوبەرەژیم خێزانەکەم باشن خۆر حەزەکە بدرەوشێتەوە وەرە ومان بینە لە خانووی ژمارە حەڤەی شەقامی سنەوبەر. ئەتوانین لەسەر ماڵەکەتان بنووسی حەڤە ئەوە تا حەڤە وا باشترە ئێستا بچمەوە ماڵەوە بەنیازیم بچین بۆ کۆگاکە. بای کایۆ. جەلی حەڤە من باشم لەسەر شەقامی سنەوبەرەژین. سنەوبەر. حەڤە زۆر سەرسام بوومەوە چییە؟ با سێریکەین؟ ئەمە چەند جوانە ئەڵێ بانگێش کرایی بۆ ئاهەنگێک ڕۆژی شەمە کاتژمێر 1 کلیمەنتەی ناردوێتی زۆر جوانە ئەمەی ناردووە. ئاهای ئەمەیە من بچم. با تەلەفۆنی بۆ بکەین پێی بڵین کە تۆ چیت. ئەشتوانی ناونیشانە ڕاستەکەتی پێ بڵێ. باشە ئازیزەکەم ئەوە دایکی کلیمەنتەینە ئەتوانی ناونیشانەکەمانی بیتێ. جەلی حەڤە من باشم لە هینەژیم. باشە لە حەڤەی سەر شەقامی سنەوبەر. سپاس. بەڵێ بێ زەحمەت. جۆنی کلیمەندن یا بۆ ئاهەنگەکەتان. هاوڕێیەکی باش. ئامادەیت بۆ ڕۆشتن؟ هاکایۆ لیۆ هات. بەڵێ. کایۆ لەگەڵ دایکی و لیۆ بەنیاز بوون بچن بۆ پارکەکە و ئەویست هەموو یاریە خۆشەکانی لەگەڵ خۆی بەرێت. ناتوانین هەمویان بەرین ئەڵێ چی یەک دوانیەکیان بەرین بۆچی داینەسۆرەکە و بەجێ نایاڵی. با لە پارکەکە پیس نەبێ بە قسەی من کەوا باشترە کایۆ گیان. باشە. ئەمە دینۆی هاوڕێمە. منیش دینۆم خۆش ئەوێ. چەند کاتژمێرێکی تریەمەوە. باشە. خوا لەگەڵ. ئەمە تاقیب کەرەوە. با بڕۆین. من ئەتوانم بە خێرایی ڕابکەم. من ئەتوانم خێراتر ڕابکەم. زۆر خۆش بوو. با جارێکتر سەرکەوینەوە. کایۆ لیۆ با بڕۆین دی. ئامادەیت؟ دەرچۆ!
کایۆ کاتێکی ئەو نەخۆشی لەگەڵ لێو بەسەر بردبوو ئەویستی سانۆ بیبینێتەوە. ئەدەبێ بەیانی یاری بکەین؟ بەڵێ پورە جوانە سبەینە سەردانمانەکات. منەمەوێت لەگەڵ کایۆ یاری بکەم. ئەگەرەتەوێت توانی سبەی عەسر لێو بێنی. زۆر باشە. خۆر لەگەڵ لە سنوور قلمەکە یاریمان کرد و لەسەر خلیسکێنەکە و شتەکانی تری. لەواچە کاتێکی زۆر خۆشتان بەسەر بردەبێ. سڵاو؟ ئۆ چۆنی؟ بەڕاست؟ سەیرێکەکەم. باشە دەیخوا حافیز؟ ئەوە دایکی لیۆ بوو، لیۆ دایناسۆرەکەی لێون بووە. بۆچی ناچی سیرێ بکەی؟ لەوانەیە تێکەڵی یاریەکانی تۆ ببێ. لێرە نییە. کایۆ ئەیزانی لیۆ چەند حەزی لە دایناسۆرە تازەکەیەتی. ڕەنگە لە شوێنێ بەجێ هێشت بێ. ئەزانم دایناسۆرەکەی لە پارکەکە بەجێ هێشتووە. ئەزانم لەکوێیە. ئەتوانین چین بهێنین؟ تۆزێکی تر تاریکە بێ. لیۆ سبەینێ دینۆ ئەباتەوە. دینۆ بەتەنیا بێ لە تاریکیە دەرسێ. باشە، وابزانم دوای ناخواردن نەتوانیمە پیاسە بچین بیهێنینەوە. لێرە نییە باوکە. لەکوێ تر یاریتانە کرد؟ لەوێوە یان لێرەوە؟ هیچ شتێک دیار نییە. وا باشە بڕۆینەوە، خەریکە تاریکە بێ. لەوەشە چێ باران ببارێ. کایۆ دڵخۆش بوو بەوەی ڕێکسی دایناسۆرەکەی خۆی سەلامەتە، بەڵام بۆ دایناسۆرەکەی لیۆش نیگەران بوو. دینۆ تەڕە بێدەیکە. لەوانەیەک یەک لە شوێنێکی باشا داینابێ کایۆ. دڵنیام لیۆ ئێستا زۆر ناڕەحەتەدایە. ئەزانی چیەکەین؟ سبەینێکە لە خەو هەڵسەین ئاگاداریەک ئەنووسین و بڵاوێکینەوە لە پارکەکەیە. ئەو پێشنیارە کاوی ئاسوودە کرد بە دڵنیایی و ئاگاداریەکە یارمەتی دەربوو بۆ دۆزینەوەی دینۆ. خەوێکی خۆش. ڕۆژی دوای ئەوە کایۆ پۆستەرێکی دروست کرد بۆ ئەوەی لە پارکەکە هەڵی واسن. هەروە ڕۆزیش. لینجە. تەواوە، ئیشێکی زۆر باشە کردووە. ئێستا ئەگەر یەک دینۆی بینی بێ ئەتوانێت تەلەفۆن بۆ ماڵی لیۆ یان ماڵی ئێمە بکە. سڵاو، ئەتوانم یارمەتیتان بەم؟ لیۆ دایناسۆرەکەی لێون بووە. بەڕاست؟ دۆزیتانەتەوە؟ نەخێر، بەڵام لە بنکەی پارکەکە شوێنێکەیە بۆ شتی دۆزراوە ون بوو، ڕەنگە لەوێ بیدۆزیتەوە. ون بوو دۆزراوە؟ چییە ئەوە؟ ئەگەر کەسێک شتێک دۆزێتەوە نەزانێ هی کێیە، ئەتوانن بیبەنەوە بەشە دایبنێن. ئەگەر شتێکمان لێون بوو بێ ئەزانین ئەبێ بۆ کوێ بچین بزانین کەس دۆزیەتیەوە یان نا؟ ئەتوانین بڕۆین دایک. بەدڵنیاییەوە. خۆر لەگەڵ، سپاس. سێری ئەو هەموو شتە کە خەڵک لێون بووە. دایکە، دیارە خەوەنەکانە نازانن خەڵک بۆی دۆزینەتەوە. کایۆ حەزی لە بەشی ون بوو دۆزراوە بوو، بەڵام لەوە ناڕەحەت بوو دایناسۆرەکەی لیۆی لێ نەبوو. ئەبێ بڕۆینەوە بۆ ماڵەوە، کاتی نانی نیوەڕۆیە. ئەی دینۆ چی لێ بکەین؟ لەوە ناچێ لێرە بێ، دوایش هەر بۆیە گەڕین. دۆزیمەوە! سێرکە دایکە دینۆ دۆزیەوە. کایۆ زۆر دڵخۆش بوو چونکە دینۆی دۆزیبەوە. دینۆ! سپاس دینۆ بۆ دۆزیمەوە کایۆ. سپاسی ناوێ، ئەوە ئەرکی سەر شانمانە. تۆ باشترین هاوڕێی منی کایۆ. سپاس! با بچینە ژوور و یاری بکەین. بڕوا ناکەم دینۆ حەز بکات جارێک تر ون ببێت. ئەیوە